خوشکە ئامینە فەرموو. سلام عليك. عليكم السلام ورحمة الله. داد ئامینە خوشکە بەڕێزەکەم. الحەمدولله خوا لە ڕازی بە خوشکی باشم. خوای بەزانێ تەلێفۆنەکەم بۆ گرا و بە خزمەتە دوو گەیشتم. سوپاس دەکەم خوشکە باشەکە من لە خزمەتانە. مامەستا گیان دوو کوڕم هەنا کوڕەکەم هەرکم بەژنما کردم نەخوای بەزیانێ. تەمەنیان درێژکە. کوڕەکە کوڕە چووکەڵەکەم ژنم بۆ هیناوە دەگورەتمە خالی ژنم بۆ هیناوە. ناوم بۆ داناوە بەڵام بە هیچم ڕوتێ ناکە مامەستا. کوڕەکە ڕوتێ ناکە؟ هێندی دەبەریوە دێن و دەبەم هەربیستم بۆ کریوە. ژنم بۆ هیناوە هێندی دەبەریوە دێن و دەبەم هیچم ڕوتێ ناکە و ئەڕمودەم نابێ. دانازانم چ بکەم. دادا ئامینە قسەم لەگەڵ نەکردو بڵێ کوڕی شیرنم گلەی چییە، ڕازت چییە، نازت چییە، ئیتر چی شتێک لە دایکی خۆت داوا دەکەی وەمان نەکردبی، ینی هیچی پێ نەوتۆی کە دووتەلایە و ناڕازیە هۆکارەکەی لە لای تۆ باز نەکردووە؟ وەڵڵی هۆکارەکە چوومە حەمڕێی لە خوشکەکان پێنج کچی و دوو کوڕم هەنا. دوو کوڕمانە کچەکە لەخوای بەزیابێنم و بەسەر بەزی بەڕێ کردم بۆ ماڵی خۆ. بەختەوەر بناڕێ. کوڕەکەم کوڕە گەورەکەی دیمیشم بۆی لەخوای بەزیابێ جیرانی خۆمە ماڵم بۆ داناوە. کوڕە چووکەڵەکەشم ماوە لێم بۆ تەداری نەحنەتێ ڕوون تێ ناکا قسەی لەگەڵ دەکەم دەرمەرە خانوت بەرەکەم دەلێشتیتم هەر ناوێ. ئەخ ناڵم پێت ناڵێ بۆچی تووڕەیە؟ نازانم مامەستا گیان. بەسەر چاو دادا ئامینە ئینشاڵڵا قسەی خێرت بۆ دەکەم بە ئیزنی خوای گەورە بەویستی خوای گەورە بە پێی شەریعەتی ئیسلام بژوڵێەوە خوا گرفتەکان حەل دەکا بە ئیزنی خوا. دەست خۆش بێ. سوپاس بۆ پەیوەندیەکەت. ئەگەر دەستمەکنی لێم تووڕە دەبێ دەستمەکنی قسێ خۆشی لەگەڵکەم هەلێک نابا دەبم. دایکت دایکت تەمەنی چەندە؟ تەمەنی زۆرە؟ بە تەمەنە بەڵام کوڕێم براکەمایە لەگەڵ بکەتی هەموو دەمێن دەبێدان پێشم ناخۆش ئەگە نەسمەکنی ئەگە دەستمەکنی تووشی خسان دەبن دووجانانی چوومە حەمڕێی. بەسەر چاو خوشکە ئامینێ بەڵێ پەیامەکەت گەی ئینشاڵڵا قسەت بۆ دەکەم لەبەرەی دایکیشتەوە خوا ڕەحم بە هەموو لایە بکە. بەسەر چاو خوشکە باشەکەم خوشکە ئامینە خوا ئاگادار بێ دادەگیان خوا لەگەڵ خوشکە باشەکەم خوای لەگەڵ جەنابیشتان بێ لەگەڵ مسلمانان. فەرمووی دوو کوڕەکەم ژن و ماڵی خۆیان هەیە خوای گەورە تەمەنی منداڵەکانی تۆش و ئێمەش و هەموو مسلمانان درێژکە. دادا ئامینە کوڕەکەت ڕوت تێ ناکە وەڵاهی عەرزم کردی لەناو بەرنامەکەشدا قسەم لەگەڵ کردی پێویستە تۆ دایکی لە هەموو کاتێکانە ئەو کاتانی کە تۆزە کوڕەکەت نەرمونیانە کە لە سەرخۆ هێ منە ئەو کاتی هەز دەکەی تۆزە بینتان باشە بە زمانی شیرین بڵێ ڕۆڵی شیرینم کوڕە شیرینەکەم وەرە بەیەکەوە دانیشین لەوە ئەچێت تۆ گلەیەکت هەبێ و من هەستم بە خۆم نەکردبێ قەیچەکە هەمیشە مافی دایک و باوک لەسەر ئەولاتەیە بەڵام ئەو مافە بە تۆش ڕەوا دەبینم کوڕە شیرینەکەم لەوە ئەچێ من کەم و کوڕیەکەم هەبێ لە ڕووی نەزانینەوە بێ لە ڕووی ئەوە بێ من کەم تەرخەم بووم و هەستم بە خۆم نەکردبێ دەی تۆ کوڕە شیرینەکەم وەرە قەیچەکە بۆم باسکە گلەیەکانت باسکە دەردی دڵی خۆت بکەوە داواکاریەکانت باسکە داوا شارە شەرعیەکانت لەوە ئەچێ منیش حەقت لەسرم بێ و جێبەجێم نەکردبێ ئەم زمانە شیرینە لەو بڕوادا وەکو کلیلێک دڵی کوڕەکەت دەکاتەوە ئەم ڕووەرچەرخاندنە بە دڵنیاییەوە بێهۆنیە جاری وا هەیە هیچ کەم و کوڕی لە دایکەکەەوە نیە لە بەڕێستەوە نیە خوشکە ئامینە لەوە چێ کوڕەکەت خۆی لێکدانەوەی هەڵی هەبێ خۆی بە مەغدور دەزانێ خۆی وا ئەزانێت کە تۆ فەرقی ئەو براکەت کردووە فەرقی ئەو خوشکەکانیت کردووە شتت بۆ ئەوان کردووە بۆ ئەمن نەکردووە ئەم لە دەرونی خۆیان بە ناحەق دەکوڵێ دەری نابڕێ بێ لەگەڵ تۆدا قسە بکە و بگاتە ئامانج و مەبەستێک بە یەک گەیشتن بۆ لە یەک گەیشتن ئەگەر ئێمە بە یەکەوە دانیشین ئەگەر بە یەک بگەین ئەگەر دەردی دڵی یەکتر دڵەکانمان بکەینەوە هەل لە پشتەوە نەکوڵین و من نەزانم چی لە ناودڵی تۆدای بەرامبەر بە من بڕوان پێ بکە هەموو شتەکان چارەسەر دەبن ئەگەر دەرفەتیدا ئاوا لەگەڵ یادانیشە و ئەگەر شتەکانی معقول بوون بە قسەی بکە لەوە چی هەر یەکێک لە ئێمە بەرامبەر بە منداڵەکانمان کۆمەڵەکەم و کوڕیمان هەبێ کاکە هەستمان بە خۆمان نەکردوێ خۆ عیبی تێدا نییە بە سەرقاڵی ژیان بەهۆی کاری کۆمەڵە ماندووبوونی ئەم لاولا تۆ لەخوا بەزە بە 7 منداڵت هەیە 6 منداڵت هەیە هەر ئەوەندە پێڕادەگەی بەسەر ئەمیان جێبەجێکردنی ماڵی ئەویان سەردانی ئەمیان لەوە چێم کوڕە هەست بە کەم و کوڕی خۆی بکە ئینشاءڵڵە تۆ لەگەڵ یادانیشە
ئامادە نەبوو هەر ناڕەحەت بوو هەر لوتەلا بوو تۆ دەسەڵاتی ئەوەندەت هەیە لا یکەلیف الله نەفسا إلا وسعها ئەوەندەی لە توانات دابێ ئەوە هەر چۆنە بێ ئەولادتە ڕووی لێ وەرمەچەرخێنە دوعای خێری بۆ بکە دوعای لێ مەکە ومێدی بەختەوەری بۆ بخوازە هەر وەختی ئەو سڵاوی نەکرد تۆ سڵاوی لێ بکە قەیناکە هەمیشە بڵێ خوای پەروەردگار هیدایەتی بدەی یا ڕەبی خوای ئەم کوڕەم بێتەوە سەر ڕێگا و بەینی ئاشتەوایی بکوێتە نێوانمانەوە ئەمە بۆ خۆی شتێکی باشە ئەگە خوا نەخواستە هەر نەبوو خۆ تۆ گوناهێکت ناگاتێ و ئەویش ئەوەندەی دەسەڵاتە دوعای خێر و ڕووی خۆشە ئەوە لە خاڵی یەکەمیانە لە خاڵی دووەمیانەڵی دایکم کە دەسم تۆڕە دەبێ لەبەرەوەی لەگەڵ دیارە ماڵی بووکەکانی براکان چێشەوە بەرەی ناوماڵی خۆیان لیان هەیە تۆ مادام دایکدا پێویستە لە خزمەتی دابیت بە بێگومان دایکیشی ئێستا دیارە چۆتە تەمەنێکی زۆرەوە بەڵام کە زانیت چونت بۆ ماڵەکە لەوە ئەچێ گرفتەکان نوێ کاتەوە دایکت کە چای بە تۆکەوە لە تۆ ناڕەحەت بێ بە بووکەکانی بڕێژێ لە زیاتی چوونەکەت ببێتە ڕەحمەت کە زانیت نەک بۆ جەنابەت بۆ هەر یەشێک لە ئێمە زانیت چووی بۆ لای دایک و باوکی خۆت و زەحمەتێک دروست دەبوو بە تایبەت کە ئەو لە لای تۆ ناژی کە لە ماڵەکەی تۆدا بەخێو ناکرێت کە ماڵی هەموو ئەولادەکان هی دایک و باوکە والحاصل لە ماڵی براکەتە یعنی ماڵی براکەت دایکتە هەری تۆژی دایکتە بەڵام لە لای تۆ ناژی بە کورتی خۆمان لەلای بە کوردی خۆمان لە لای تۆ ناژی لە لای ماڵی براکەتە زانیت چوونی تۆ خوشکە ئامینە بۆ لای دایکت لەوێ گرفت دروست دەکە و ناڕەحەتی دروست دەکە کەمیکەوە شەر نێوەکو جاران زۆر بچی بەڵام مافی تەرکی عەلاقەت نییە و ئەگەر چووی بۆ ئەوێ بە قسەی برای خۆت بکە گوێیەکانت باخنە لە ئاستی قسە گوێ مەبیستە وا بزانی گوێیەکانت نابیستن بۆڵی براژن بوو هیبرا بوو هیدایک بوو تۆ زمانی خێرت بکەوە زمانی وەڵامدانەوەی دایکیشن نەبێ هەر بە دایجان بە قوربانت بم ئینشاءڵڵا خوا ڕەحممان پێ بکە دوو جار عومرەت کرد و عومرە دەبێ بەرهەمی دیار بێ قبولبوونی ئەوەی کە عومرەکەت باشە ئەوەی زمانت بەخێر بێ ئەوەی گوێیەکانت لە ئاستی قسە و وەڵامدانەوەی شتی نابەجێدا ئی هەر کەسێک بێ داخەی ئەو نیشانەی عومرەکەت قبول بووە خوا ڕەحم بە دایک و باوکی هەموو لایەکمان و هەموو لایەکمان بکات